خۆشەویستان سڵاوتان لێ بێ یەکەم تۆر و گفتوگۆی ئەمڕۆمان باز لە مێژووی ڕەسەنی کوردەکەین. ئێمە هەر لە کۆنەوە مێژوویەک بۆ ئێمە ماوەتەوە نەوە بنەوە کە ئاشنابین بە مێژووی خۆمان و شانازی پێوە بکەین لە هەموو ڕۆکانەوە ئیتر لە ڕووی ئەوەی کە چۆن شۆڕش کراوە لە کۆنەوە کە توانیمانە ئەم نیشتیمانە دروست بکەین کە چۆن توانیمانە لە کۆمەڵێ بواری کەلتور و کەلەپورە مێژووەکەی خۆمان بپارێزین. ئەمڕۆ جیاوازتر باسی مێژووی میوزیک و گۆرانی کوردەکەین کە چۆن لە کۆنا کۆمەڵێک کاری گۆرانی میوزیک کۆمەڵێک کەسایەتی هەبوون کە توانیانە ئەم هونەرە بە شێوەیە لە شێوەکان بە بەرزی ڕابگرن کۆمەڵێ بەرهەمی جوانیانە بێ کە تا ئێستاش ئەو بەرهەمانە لەناو ئێمەیە وە خۆی لە خۆیان ڕۆحێتێکی زۆر جوان بە تۆ ئەبەخشێ بە تایبەتی من لە تەقدیماتەکەشمانە باسیەوەمان کرد کۆمەڵێک کەس وەکو نمونە حەسەن زیرەکە ماملەیە مەسەری خالقیە کە بە خۆشحاڵی و هەتا ئێستا ئەو بەرهەمانەی لەناو ئێمەیە ماوەتەوە و ڕنگدانەوەیکی زۆر جوانی و جیلەکانی کەژ توانیانە ئەم گۆرانیانە بڵێنەوە بەڵام ئێمە باس دەواکەین چۆن پارێزگاری لەم مێژووی خۆمان بکەین کە مێژوەکەی خۆمان بە شێوەیە لە شێوەکان جوانی پێوە دیارە بەڵام ئێمە هەوڵ نین تێکی بین و لەگەڵ ئەوەشا چۆن بتوانین ئەم مێژووە ئەم ڕێگایە بەردەوامی پێبین تاوەکو کورد خاوەنی کەلتورێکی میوزیکی خۆی هەبێت و بتوانێت کۆمەڵی بەرهەمی جوانی خۆی هەبێ و کۆمەڵی کەلتوری کەش تێکەڵ بووە بە گۆرانی و میوزیکی کوردی. ئایا ئەمە زیانی بێمە گەیانەوە یاخود ئێمە چۆن بتوانین شانازی بە کەلتورەکەی خۆمانەوە بکەین و هیچ کەلتورێکە تێکەڵی نەبێ بۆ ئەمما بەبەتا میوانداری زۆر بەڕێز مامۆستا سۆران حەمەڕەشیمان کردووە کە مامۆستای زانکۆ و پسپۆڕی مێژوو کە ئێستا لە ستۆدیۆ لە لامانمەوانە. مامۆستا جان بەخێر بیت و بانی باش. ئەمە بابەتێکی زۆر بەرفراوانە بەڵام پێم خۆشە باسێکی مێژووی ڕەسەنی کورد بکەین. هەموو جارە بۆی لە شتێ بگەین بۆی لە مۆسیقای ئەمڕۆ بگەین ئەبێ پەنابرینەوە بۆ ڕابردوو. بەڵێ بیرمان نەچێ ئێمە خەڵکی ڕەسەنی ئێران ئێمە خەڵکی نین هاتبێتینە ئێران ئەگەر سێرکەی نزیکەی 3600-3500 ساڵەم بێش لێرە نۆتە تۆمار کراوە. ئەمڕۆ لە جیهان ئامە شتێکی ناسراوە هوریەکان هەندێک گۆرانیان تۆمار کردووە بە نۆتەوە ئەو سەردەمە یعنی 3600 ساڵ زۆر دێرینە. جا تێکستێک هەیە بە تایبەتی لەم ناوچەیە ئەم دۆڵی کە پێڵەن دۆڵی شارە زۆر ئاشووریەکانی ئێنە ئێرە پاشای ئاشووری لە تێکستێکە کە باسی ئێراکە باسی شوێنێکە هەر نزیک سلێمانی ئەڵێ خەڵکی ئەم ناوچەیە وەکو ئافرە دەچریکێنن. من پێم وایە دەبن باسی شێوەی هینیانەکە ئەو گۆرانی و نوشتیان من پێم وایە هەر ئەم هۆرەی ئەمڕۆیە کە لە چینێکی بەرزی گۆرانی ئاگەر گوێتان لە هۆرە گرت بێ تۆزێ بەرزە ئەوتنەکەی لەوەچی ئاماژە بۆ بکە. مەبەز لەوەیە مۆسیقای کوردی زۆر دێرینە ئێستا ئەمڕۆ خۆ ئەمە هەل ڕێکەوت نییە کە ئافرەتێک لە مناڵەکەی لاوێنێتەوە هەر لایلایە ئەڵێ کە شینەکەین لایلایە ئەڵێن کە گۆرانی ئەڵێن لۆلۆ ئەڵێن ئەمانە هەمووی لەسەر بەرد هەندێکیان 5,000 ساڵەوە پێش تۆمار کراون هەندێکیان 4,000 هەم هوریەکان و هەم سۆمەریەکان تۆماریان کرد و هەمووی لالاو لێلێ ئەمڕۆژ بێوەی مانای هەبێ بەڵای ناتوانین گۆرانی بێوە بڵین چونکە ئەمە بڵی تونەڵێ ئەوەی ئیکە ئەمڕۆ بەسراوە بە ڕابردووە جا ئەم ڕابردووە ئەوە نییە بچڕابێت لە ئیشی هەندێک زانای کووردا دەرەکەوێت کەسێک هەیە بە ناوی سەفێدینی ورمەیی ئەمڕۆ ئەگەر ناوی سەفێدین بەری لە ناوەندە ئەکادیمیەکانە لە هەموو جیهانە ناسراوە. ئەم کابراایەکی خەڵکی ورمەیە کتێبێکیە لەسەر تیۆریەکانی مۆسیقا. ئەم کابراایە باشترین کتێب بە زمانی عەرەبی کە دانراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هی و کەسەیە هەرەوە نییە. سەفێدین نزیکی 8 ساڵەوە پێش لەم ناوچە ئێژیاوە بەڵام زریاب زۆر گرنگە. زریاب تقریبا ساڵی 700 لەدایک بووە ینی 1200 ساڵ ئەمە لە مووسڵ لەدایکە بێ کەسێکی کووردە ئەچێتە بەغا لە بەغا زۆر ناوبانگ دەرەکات دوایە چێ بۆ کوێ بۆ ئیسپانیا. لە ئیسپانیا لەوێ گەورەترین کاریگەری ئەمڕۆ کە لەگەڵ مۆسیقالێریکی ئیسپانیا قسە بکەی لەسەر مێژووی مۆسیقای ئیسپانی یەکسەر باسی زریابی کوردە بووەکە ئەم نە کاریگەری لەسەر ئەوان بەجێهێشتووە. هەرەوە نیە کۆمەڵێ ناوی زۆر هەیە بۆ نمونە ئیبن الخەتیبی هەولێری ئەمە کابراایەکە بە شعر هەچی ئەسلی مەقاماتە بە وردەکاری چەند کارێکی مۆسیقایی هەیە. کابراایەکە خدری کوردی داسنی ئەمە جنسیکەی 800 ساڵەوە پێش کۆمەڵێ بەرهەمی لێ بەجێماوە. مەبەستەکەمەوەی ئێمە دانەبچڕین لە مۆسیقا لە ناو کوردەواریە لە ڕابردووە زۆربەی کەسایەتیەکان کە باسییانەکەین بەشێکیان ئەمە لەم 400-500 ساڵات تۆزێ
ینی زانست بەرەو لاوازی چۆژینە مۆسیقا بەشێ بووە لە خوێندنی هەموو زانە دێرینەکان. جا ئەم مۆسیقایە لە شارە لای من لە شارە فەوتێ مۆسیقای ڕەسەن لە شارە فەوتێ بۆی سێری مۆسیقای ڕەسەن کەین مەسەن هۆرە من پێم وایە هۆرە لەوانەیە میدەکان کە دانیش بێتن گویان لە هۆرە گرتە بێ ئەوە دێرینە لە ڕووی پێکهاتەی مۆسیقاوە زۆر سادەیە چەند نۆتەیە پێکهاتووە ئەمە پیشانە مۆسیقاکە چەنە دێرینە تۆ لە ڕێگای ئەم هۆرانەوە حەقایە دەگێڕیتەوە اینجا ئەم فەرهەنگە دەوڵەمەنەی دەنگبێژی کە خۆمان کارمانتیانە کردەوە دەنگبێژەکان زیاتر لەم ناوچەیانی لە باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان و تۆزێکی شەچێتە ڕۆژهەڵاتی کوردستان دەنگبێژ ئەمانە هەم مۆسیقایان پاراستووە هەم فەرهەنگی کوردیان پاراستووە ئەمە لە دیوەخانەکانە پێشەوەی مەسەلەن ئامێری دەنگی و تەلەڤیزیۆنەمانە پێبێ ئەمانە بەشێکی گرنگی دیوەخانەکان بوون خەڵک کە دانیشتو ئەمانە قایەتیان جێڕات و خەڵک بە دەوریانە گوێی لێگرتوون و لەم گوێگرت ناچوونەتە سەردەمێکی خۆیان ئەو وەختە نەدەتوانی وێنەکە و دەنگەکە ئامادە بێت لە ڕێگایم کەسانەوە ئەمان حقایەتێکیان دروستکە وایان ئیتر خەڵکە کە دانیشتووە هەموو ئەو شتانەی بینیوە بە چاو چۆن پاڵەوانەکە هاتووەتە خوارجا بۆ نمونە چەندها شانامە هەیە شانامەی کوردی لێرە تۆمار نەکراوە مەسەن ئەرمینیەکان یەک نیاشتی کوردیان تۆمار کردووە ئەم فەرهەنگە ئەمنە ڕەجی لە خاکە قوڵە زۆر جار حەقاجێڕانەوەی ئەرمینیەکان کە کۆتاییە بە 6 دێڕی کوردی کۆتاییە یعنی کاریگەریمان لەسەر خەڵکەکانی دەوروبەریشمان هەیە بۆ نمونە کە ئیسرائیلیش دروستکرا بەڵێ هەندێک لەم دەنگبێژ و حەقایەت خوانانە جوولەکە بوون جوولەکێکی زاخۆیی هەیە ناوی پیانەوە ئەوان پێڵێن مامۆیۆنا مامیۆنسی خۆمانەگرێتەوە مامۆیۆنا بەزنی کوردی دانیشتووە لە پەنجاکانە لە زانکۆی ئەبری لە تەلەڤیڤ دانیشتون هەموو حەقایەتەکانی تۆمارەکەن ئەوان بەداخۆ ئەم فەرهەنگی تۆمارکردنە لای ئێمە تۆزە لاوازە خەریکە ئێستا بسەن دەستگایەکی وەکو دەستگای کەلەپۆری کوردی کە بەشێکی ناوەندێکی لە سلێمانێکی لە دووک هەندێک هەنگاوی باشە خەریکن شت تۆمارەکەن چونکە ئێمە تۆزێ دواکەوتوین لە تۆمارکردنی ئەم فەرهەنگە دەوڵەمەندەی کە مامسەدای نەسەرەوەی چۆن ئەمە گۆڕانکاری بەسەرا هاتووە چۆن ئێماتوان ئەمانە بە ئەرشیف بکەین بەڵام پێم خۆشە باسێک لە جۆرە یاخود شێوازە جیاوازەکان بکەین لەناو هونەر و میوزیکی کوردیە شێوەی جیاواز منەڵم کەم نەتەوە هەیە ئەوە ڕەسەنایەتی مۆسیقای پاراستبێ بەڵام خۆشمانەگامان لێ نییە بۆ نمونە هۆرەت هەیە بیتە هەیە حەیرانە هەیە لاوەکت هەیە ئەمانە هەریەکەی لە ناوچەیەک ئاوترێسە بۆ نمونە هۆرە لە دۆڵی شارە زوور و هەتا کرماشان هەتا هەمەدانە ڕوە مەسەنەن بیت و حەیران لە ناوچەی زیاتر موکریان تایەتە هەولێر بەرەو سەردەشت و ناوچەی پشت دەرەڕوا جا زۆر سەیرە تۆمارکردنی ئەمانە زۆر گرنگە چونکە بووە جاری وایە مۆسیقا بە تەنها نییە ئەمە بەسراوە بەیەکەوە ئەگەر ناوچەی هۆرە سیرکەی بەسراوە بە دەسەڵاتی کۆنی میدرەوە دوایی بەسراوە لە تقریبا 800 ساڵەوە پێش 1000 ساڵەوە پێش دەوڵەتی حەسنەوی کە هەبووە ئەو ناوچەی کە ئێستا هۆری تیاوترێ جا ئەمە بەستم ئەم مۆسیقانە بەیەکەوە بەسراوە وەرە بکوتم هۆرەمان هەیە لاوکمان هەیە بیتمان هەیە تەنانەت مەسەن تۆ گۆرانی ئاینیەکان زۆر گرنگە یارسانیەکان مۆسیقا کاکەیشیان پێڵێن یارسان مۆسیقا بەشێکی گرنگی ئاینەکەیانە مەسەن مرۆڤ کە ئەوان کە مردوو ژەنێژن ئەبێ تەمورەکەی بۆ لێبن بە تەمورە ئەو کەسانێژن بە گۆرانی و مۆسیقای تایبەت بەڵام مۆسیقاکان جیاوازە مۆسیقایان هەیە هەر بۆ جەم کە کۆ بنەوە لە کۆبوونەوەی ئاینیە مۆسیقایەک لێن یا ئەو مۆسیقای ئاینیانی کە ئێزدیەکان بە هەمان شێوە مۆسیقا بەشێکی گرنگی ئاینەکەیانانی لە سەرەتای دروستبوونی مرۆڤ سەرەکەی لە شوێنێکاڵێ وابزانمەڵێ ڕۆح ناچوە بەری بەشەر بە مۆسیقا لە ڕێگای مۆسیقانی مۆسیقا چۆتە قوڵایی فەرهەنگی کوردیەوە لەوانە ئەیبینی لەو شوێنانە جا لەبەرەوە مۆسیقای ئاینیمان هەیە مۆسیقای شینکردن مەسەن تۆ کە جاری وایە کە لە لادێکا کە کەسێک لە ناوەچێت ئێمە جانە چەند شێوەیەکی جیاوازمان هەبووە خەڵک هەبووە کە لاو بووە چەمەریان بۆتوە چەمەری لە نزیکی کەرکووک و هەتا ناوچەی کرماشان و لوڕستان هەبووە ئەم چەمەریە بە دەغۆڵ و زۆرنا
ئەو کەسیان بەڕێکردووە ینی بە خاک سپاردووە لەبەری کە داخی زۆر بووە نەیانتوانێت بە ئاسانی اینجا بۆ هەموو بۆنێک شێوازی جیاواز ینی ئەم نەدەوڵەمەنە لە ینی ئەو نەدەوڵەمەنین لەو مۆسیقایە ئێشتا ئێمە زۆری نەمان لە ئاستی زانکۆکانە مەسەن زانکۆکان ئێشتا بەگشتی ئاشنا نین ینی نیان کردو بە بەشێ لە ینی منهەجی خوێندن کە کەسێ ئەخوێنێ کاڵی مۆسیقای کوردی خوێنم ئەبێ لەمانە تێبگەین چکە ئەوانە تێنەگی مۆسیقای کوردی ماناشە مامۆستا کە باسی ئەواکەین ئەم کەلتورە بۆکو مێژوێک بۆ ئێمە بمێنێتەوە کە لە کۆنا لەوانەیە بۆ نمونە کۆمەڵی ئامێری سادە هەبوو بێ کە مۆسیقایان بێلابێ بۆ نمونەیەکێ لەو ئامێرانە شمشاڵە کە لەوانێت تایبەتمەندی کوردی پێوە دیارێ ئەو مۆسیقای کە لێتێ وەکو تۆ باسێکەی هۆرە بێ یاخود هەر مۆسیقا بێ بۆ کۆمەڵێک لەو جۆرە گۆرانیانە مەرجە ئامێرەکەش تایبەت بێ بە کورد ئەنجا توانێمە وەکو مێژوی خۆمان بیناسیێنین یاخونە خۆی بەرز نییە ئامێرەکە تایبەت بێ بە کورتیانی بەڵام چەند ئامێرێک هەیە زۆر کوردێتی پێوە دیارە دەف زۆر کوردیە ناوەکەی زۆر کۆنە ناوەکەی 4-5 ساڵەمە بە دەپوو تۆمار کراوە ئامێریکی زۆر کار بە هەمان ناویش ئەمڕۆ بەکارێنینەوە من هەڵم هیچ ئامێرێ وەکو تەمورە کۆمان ناکاتەوە کەچی لە ئاسی زانکۆ ئەو خەڵکە ئەکادیمیەکانە پێی نائاشنای تەمورە لە خوراسان ئەگەر کۆمەڵی کورد لە ناوچەی خوراسانن کە ئەمانە بە کرمانجی قسەکەن ئەمانە بێ تەمورە ناتوانن گۆرانی بڵێن من وێنەی کۆنم هەیە لە ئورفۆ لە ئورفۆ تا ناوچەی ئێزدیەکان تا کاکەکان تا سلێمانی ئەم سلێمانی 200 ساڵەوە پێش تۆمارم هەیە کابرایە تێرە کە گوێ لە خەڵکا کابرا بە تەمورۆ خایەتە ژێڕێتەوە بەیتی خواندووە عەلی مەردان کە باسی فێربوونی مۆسیقاکە ئەژێڕێتەوە چۆن مەقام بێژەکان بە تەمورۆ کەچی ئێستا لە شوێنە ئاینیەکانی وەکو لای کاکەیەکان و لە شوێنی وەکو خوراسان ناوچە گشتیەکی کوردستان پێی ئاشنانیە خەڵکی زۆر خەڵکی مۆسیقا لێ بڵێت تەمورۆ لەوانەیە ناوەکەی زانێ بەس ئاشنانیە یعنی ئەمە داماویەکە لەوەی کە ئاشنانین بەڕێی من مۆسیقا شتێکی بێش ینی ڕاستە شتێکە لە بینی مرۆڤ هاوبەشە بەڵام هەموو مۆسیقایەک ڕەجێکی هەیە مۆسیقای کوردی منەڵم ئەم مۆسیقای ئەمڕۆ کە خەڵکی لێ ئەبێت خۆی لە بنەچەدا پەلێ بێ لەکوێ لە پیرە درەخت لە درەختی ڕێجێکی ئەبێ لەو هەڵقڵاوێ خۆی لەوە بەداخەوە زۆری لەنەوە هەڵ نەقڵاوە ئێستا مەسەنن من ناوی گۆرانی بێژ ناڵم چکەمە بەستەکەم بەزەوە تاواکەم بڵم کە خەڵکانێک هەیە ئێستا گۆرانی ئەبێ گوێی پیۆنی بڵێ تۆ بڵێ تورکی بێ تۆ بڵێ کوردی چکە بۆ لقەکە لەسەر و درەختە نییە لقەکە چۆتە سەر درەختی تورکی چۆتە سەر درەختی عەرەبی وونە ئەمانە بێناس مۆسیقای مۆسیقا زۆرینەکەی کە ئەمڕۆ جۆر لێبێ بێناسنامەیە من لەگەڵ ئەوە مۆسیقا نەشو نما بکە پەل بەهاوێژە بەڵام پەلەکە لەسەر درەختی خۆت بێ پرسیارەکەشی بێ ناوید و ناچێتوانە مامۆستا دەستە خۆش بێ ویستم پرسیاری بکەم ینی زۆر ئاساییە ئەگەر گەنجێک هونەرمەندێکی گەنج بێت یەکێک لەو گۆرانی ڕەسەنە کوردیانە بڵێتەوە و پێی خۆش بێ ئازاد بێ لەوەی گۆڕانکاری بەسەرا بکات بەڵام هەروەکو تۆ ئاماژە پێکرد چۆن ئێمە میلۆدی نەتەوەیەکی تری تێکەڵ نەکەین ینی کە گوێمان لێگەر ئەو ڕەسەنایەتی خۆی لەدەست نایابێ با گۆڕانکاریشی تیاکرابێت یعنی ئەشێ ئێمە چۆن میوزیکی کوردی بەرەو پێشەوە بەرین بەبێ ئەوەی ئەو ڕەسەنایەتی لەدەست بدات باسێکی فلامینکۆ بکەین فلامینکۆ کە هونەرێکە کاریگەری ڕۆژهەڵات و لە ئیسپانیا خاڵی تێکەڵبوونی کۆمەڵی فەرهەنگە هونەری قەرەجەکان هونەری ڕۆژهەڵات هونەری ئیسپانی کۆن ئەمانە تێکەڵ بۆ لێرە هونەرێکی دروست کە پێڵێن فلامینکۆ لە بنەچەچە بە چەپڵە و بێ ئالەت وردە لەگەڵ کاتە ئامێری گیتاری چۆتە ناو ئەمڕۆ ئامێری تریەکەنە ناو بەڵام فلامینکۆ لەسەر درەختی فلامینکۆ ڕێ ناچێت بێ بە شتێکی تر چۆن مۆسیقای ئەمڕۆمان منیش لەگەڵەوەم لاوێک ناتوانێت وەکو بە هەمان شێوەی سێعلی ئەزغەری کوردستانی گۆرانی بڵێتەوە ناتوانێت بەڵام ئەگەرم لاوە لە مناڵیەوە لە جیاتی بە کازم ساهیر گوێی ئاشنا بێ من جیەوە نیم جۆ بگری وەکو ئیمرۆڤ جۆ حەزی لە کازم ساهیر حەزی بەڵام وەکو تایبەتمەند لە مۆسیقایە بۆ ئەوەی تۆ ون نەبیت ناسنامەت هەبێ مۆسیقاکەت ناسنامەی هەبێ بڕۆ بە گوێ لە سێ خاڵە سێوە بگرە بڕۆ گوێ لە حەیران بگرە ئەمانە تۆ یعنی بە شێوەیەکی ئاسایی خۆ دەبەسیتەوە بە درەختە ڕەسەنەکە لەویا کە گۆڕانکاری ژەکەیت ئەبی بەپەل یعنی گۆڕانکاریت کردووە بەڵام ون نیت بێناسنامە نیت جاریترەوەڵێمەوە
ینی ڕاکی گۆرانی بێژی هەیە کە گوێی لێگرم وڵم باشە تخوا ئەمە بچوایکە گۆرانی کازم ساهیری بوو تا باشتر نەبوو یعنی کازم ساهیرە هەر تەرجمە کراوە ئەمە لای من نەخزمەتی هونەرەکە نەناسنامەی باشە زۆر جار پاساوەکە ئەوەیە لە بەرەوەی پارچەکانی تری کوردستان لەگەڵ کۆمەڵێک نەتەوەی جیاوازاتێکەڵە بۆیە ئەمە کاریگەری کردوتە سەرانیان ئەمە ئەم پاساوە لە جێ خۆیەتی ئەگەر وا بواە کازم ساهیریش تەسیری حەیرانی لەسەر وایە بۆ نمونە یا گۆرانی بێژێکی فارس تەسیری حەیرانی ئەی بۆ ئەوان بڕۆ لە هەموو وڵاتی فارسە و ئێرانە بگەڕێ بزانە ئەو دەوڵەمەنیە فەرهەنگی ڕەسەنەی کە ئێمە ئەمانە بڕۆ گوێ لەو دەنگبێژانە بگرە بزانە چەند قوڵایەکی مێژووی کە دانیشی بەدڵ گوێی لێ بگرە لە ڕووی جێڕانەوەی چیرۆکەوە لە ڕووی ڕەسەنایەتی دێرینیەوە یا گوێ لەم هۆرە بگرە زۆر جاکە لە ماڵەوە گوێی لێگرم کوڕەکەم ئەمەی جیاوازی نەوەی جیاواز کوڕەکەم 12 ساڵە یەکسەر ژوورەکە بەجێڵ بابەت چی ئەمانە چی گوێ لێ بۆ من بۆ تێگەیشتن لە مێژوو بۆ من گرنگە گوێ لەوانە برم من ئاشنام بەوەی کەنی ئەزانم نەوەی تازە ناتوانێت هەمانشت بەڵام لە ڕووی ئەکادیمیەوە سنتەر ئەکادیمیەکان ئەما کە ئەکتێ ئەوەی ئیش لەسەرکە ئەوە پاڵپش بکرێ کۆمەڵێک گۆرانی بێشت هەبێ کە پاڵپشکرێن بتوانن بژین لەسەر ئەو ڕێگە گۆرانی بڵێنەوە نەک بچن هونەرێکمان پێ بناسیێنن بە کوردی تەنها وشەکەی کوردیە جارێ هونەری تورکی هونەری فارسی ئەم منە لاسایی ئەوان ناکەن و بە بۆچوونی من ئەوانە بچوونە فارسی عەرەبی تووشیان بوو تا خزمەتی باشتریان نەکرد وەک لەوەی گۆرانی کورتیەکەن بە فارسی تووشی و عەرەبی لای من ئەویان باشتر باش مامۆستا من ناوی چەند هونەرمەندێکم بەربەڕاستی لەوانەیە بۆ مێژوەکەی ئێمە تازەش بن ئەو کەسایەتیانە وەکو حەسەن زیرەک و ماملێ و عەلی مەردان وەکو بەڕێستان ئاماژە و پێ بەڵام ئەم کەسایەتیانە هەتا ئێستا کارەکانیان لە ناو ئێمە ئەمێنێتەوە بە ڕۆژ بە ڕۆژ تازەشە بێتەوە یعنی بۆ نمونەیەکە لە هونەرمەندانە حەسەن زیرەکە کە چەندەها گۆرانی هەیە ئەم گۆرانیانە لەوانەشە لە ڕووی زانستی و ئەکادمیۆ زۆر خۆی بۆ ئامادە نەکرد بێ بەڵام ئێستاش ئەو کەسانی کە پسپۆڕن لە بواری میوزیک و گۆرانیە نازان ئەم کابرایە بە توانە و تاقەی خۆی ئەمەی کردووە یاخود لە ڕووی زانستی و توانێتیان بەرهەمە بێنێ باشە ئەم بەرهەمانە کە لەو کاتەیە ئەم هەموو بەردەستیە نەبووە لە بەردەستیانە توانیشانە ئەم کارە بکەن یەکێکی وەکو عەلی مەردان بۆتە قوتابخانەی مەقاماتی کوردی بۆ ئێستا ئێمە هونەرەکەمان ئەم هەموو پێشکەوتنەشی پێوە دیارە بەڵام ناتوانین لەوان تەجاوزکەین هەر ئەو شتی ئەوان بەکارێنینەوە ناتوانین شتێکی تازە بخەینە ناو هونەرەکەی خۆمانەوە بۆ ئاماژە بە خاڵێک وتەمانە تازەن ینی مێژوونین چکە هەندێکیان مەسەن مامۆسایکی و مامۆستا مەسەر لە ژیان ناماوە ڕاست کابراەک لە 62 کۆمەڵی خەڵک گیانە ناوچەی موکریان و کرماشان کۆمەڵی مۆسیقای ئەو ناوچانە تۆمارەکەن هەندێک مۆسیقای سەیرێکی لەوانە یەک گۆرانێکی مامۆستا ماملێ تۆمارەکەن ئەڵێمە مۆسیقای تازەی کوردیە لە 62 ئەڵێمە تەسیری نەتەوەکانی تری لەسەر بەڵام کوردیە مەبەستەکەم چییە جا ئەمڕۆیسە بوون بە ڕابردوو بەزە وەختە وەکو شتێکی نوێی تازە بووە ماملێ دانەبراولە لە دەوروبەری ئێمە بۆ کە گوێ لە ماملەیە گرین گوێ لە حەسەن زیرەی گوێ لە مامۆستا مۆسەرەگرین بۆ یەکسەر نەوەیەکی نوێژین بەڵام یەکسەر ینی ئەچێتە دڵمانەوە ئەمەیە ڕەسەنایەتی خۆ ڕەسەنایەتی شتێک جاری وا هەیە بەهوشە بەشت ناتوانانی بینوسی بەڵام ئێمە خۆی لە مێشک و دڵمانە ئەو فەرهەنگە هەیە لەبەرەوە کەیەکێک ئەومان بۆ دووباراکاتەوە ئاسان لەگەڵ یە بەسرێنەوە ئەمانە چیان کردووە ئەمانە دانەبڕاو ینی کاریگەری هیچ لاری لەوە نییە کە کاریگەری مۆسیقای ئازەربایجانی مۆسیقای فارسی لەوانەیە مۆسیقای عەرەبیش لەسەر ئەم کەسایەتیانە هەبێت بەڵام ئەمان بەشە بوون لەو درەختە کۆنە لەبەرەوە تەواوکەر بوون تەواوکەری زۆر گرنگە چکە مێژووی مرۆڤایەتی کۆمەڵگەکان چۆن تەندروستە بن کۆمەڵگەکان بۆ تەندروستە بن کە چیرۆکێکی تەواوکراو بوون دابسڕانی تیانە بێ کێشەکەمان هەیە لەم 30 ساڵە 40 ساڵە دابڕان دروست بووە لەپڕ خەڵکی گێت یعنی تەواوکەری ئەو چیرۆکە کۆنە مێژوویە نییە مامۆستا مەزەڕۆمانە ئەمانە شێوەی نوێی مۆسیقای کوردین کە ئامێر پێیا بووت ئەمانە نەوەی تۆمارن تۆمارکردن چکە پێشەوان تۆمار بەڵام ئەو ڕەنگە ڕەسەنایەتیان هەر پێوە دیارە ئەوەیە بەڵام گۆڕانکاریی گەورە دروست بووە چکە مەزەن مۆسیقا بەتەنها نییە ئەو ئامێرانی کە پێیان تۆمار کرا کە ئامێری تۆمار تازە بووە لە 50 و 60ەکانە ئەمە گۆڕانکاری دروست بووە بەڵام ئەوەی کەوتت ڕەسەنن لەسەر ئەو ڕێگە دێرینن بۆیە ئێمە ئێشتا ئەبێ پەنا بۆ ئەوان بەرینەوە کە بەڵام بەڕێی من
ئەوان ڕێگەکان بەرنایەوە مامۆستا ئەو ڕێگەکان ئێمە باسیەوەمان کرد ئەڵێ تۆ بۆ نمونە بۆ یەکێکی ئێرانی کاریگەری لەسەر من هەبێ بەڵام بۆ من کاریگەریم لەسەر ئەو نەبێ وەکو مێژوەکەی خۆم یانە تەنانەت لە یادکردنەوەکەی هونەرمەند ماملەیە تەنانەت لەو کەسانی کە بەردەوام بۆ ماوەی کوڕەکەی خۆی ئاماژەی پێ 20 ساڵ لێکێ لەوانەیە کە مۆسیقای بۆ لای ئازەریە ئەم توانیەتی کاریگەری هەبێ لەسەر و بیش یەڵێتەوە و لەسەر گۆرانی کوردیش بەردەوام بێ ئێستا ئەوان هەتا ڕێگەکەی خۆیان هێنایان بۆ لە دوای ئەوە ئەمە نەما یعنی بۆ کۆی تۆ باسێکم دابڕانە هەیە یعنی بۆ کەسانێکمان نەماوە ئێمە پەرە بەو ڕێگایە بات و بتوانی شانازی پێوە بکەین خۆی ڕەشەبایەکی بەهێزی میدیایی هەیە ئەمڕۆ لە جیهانە ینی ئێمە بێوی ئاگامان لە خۆمان بێ لەم 20 ساڵە ئەم دەستگا تازانی کە دروست بوو ئەنتەرنێت ئەم شتانی کە دروست بوون ئێمە بێ خۆ ئامادەکەی بۆمانە ئەمە وای کردووە هەر ئێمە نیم مەسەن زۆر جار مۆسیقای فارسی گوێلێگری گۆڕانکاریی زۆر خێرا ڕوویاوەتیایە چونکە بۆ جاران کابراایەک لە لادەیەکە نێتوانی گوێ لە مۆسیقای وڵاتی تر بێ لەبەرەوە هەرەوەی خۆیەوەتەوە هەرەوەی لەوانە بوو 4000 ساڵ بوو هەرە گۆرانیاڵێتەوە گۆڕانکاری ڕوویاوە بە زۆر کەم چونکە بۆ هەل ناوەندێ نەبووە شتێک نەبووە ئامێرێ نەبووە کە ئاشنایکە مۆسیقایەکی دەرەوە لەبەرەوە ڕەسەنایەتی هێشت بووە جا بۆیە تۆمار گرنگە لێستا بۆیە تۆمار بۆ ئەوەی پێشەوەی ئەمانە گۆڕانکاریان بەسەرا هەبێ ئەو درەختەی خۆمان بناسینەوە جا بۆ ئەم نوێیە واخەریکە دابڕێ ئەو هۆکارێ ئەو هۆکاری کە وڵاتی وەکو مەسەن ئەرمینیا مەسەن عێراق هەر ناسنامەونەوە مەسەن ئێران ئەمانە شت تۆمارەکەن لەم شت تۆمارکردنا ون نابن لە هینەکانە ئێمە تۆزێ دەستمان پێکردو بەڵام زۆر لاوازین ئەم شتە ناچێتە بڵین زانکۆکان هێشتا نەیانتوانێت کار لەسەر مۆسیقای کارێک ئادەمی لە زانکۆی کوردیە نەکراوە ئێستش وازانن تۆ بێ مۆسیقای ئەوروپی بخوێنی بۆ ئەوەی لە مۆسیقا بگەی ئێستش زۆر لاوکە مۆسیقا تەواوەکە ئەوەی بتۆڤنە ناسێ مۆزار دەناسێ نازانێ حەمەدە ڕەشی ناوچەی موکریان کێ کە حەیرانبێژێکی گوێ لە مۆسیقاکەی گری ئەچیتە سەردەمێکی تایبەتەوە گوێ لە سێوە ئەگری جا ئەمێ ئەو دابڕانەیە کە ئێمە وەکو دەستگا وەکو وڵات ئامادە نین بۆم ڕەشەبا بەهێزەکە بەرامبەری بۆستین ڕەشەبای ژیان لە گۆڕانە بەڵام تۆژە بێ کۆمەڵێ میکانیزمە هەبێت چۆن خۆ بێڵیتەوە لە مینەوە ئەکرێت ئیسفادە سوود لە مۆسیقای جیهانی وەربگری بەڵام ناشێ نابێ لە ڕێگەکەی خۆدون بی کە لە ڕێجی خۆدون بی لە سیاسات هاونی لە مێژواونی لە هونەراونە لە نووسی ناونی چکە ڕەگت نییە بێڕەجی لە ئاستی مرۆڤی کوردێک خۆی بناسێ هەڵسوکەوتی جیاوازە بێ سیاسیە کە ئەشێتە سەر مێس لەگەڵ بێگانەیەکا دانیشێ کە خۆی ناسی بە شێوەیە تر لەگەڵ تورکێکا لەگەڵ فارسێکا لەگەڵ عەرەبێکا دانیشێ بەڵام بەگشتی ئێمە ناسنامەونین ینی لە ئاستی گشتی عاڵەم نەک کەسانێک چەند کەسانێکگەن ئەویرە بەڵام ئەمە نەبوو بەهینێکی گشتی لە مۆسیقا لە هەموو بارەکانە دابڕێن مامۆستا پێت وایە خستنەوە یاخود دەرکردنی لێ شاوێک لە بەرهەمی هونەری بەرهەمی میوزیک ئاماژەیە بۆ پێشکەوتنی هونەر و میوزیک مەبەستە چییە؟ مەبەستم لەوەیە بۆ نمونە ئێستا ئەبینی ڕەنگە گەنجێک یاخود هونەرمەندێک ئەبینی لە کۆمەڵێک بەرهەم زۆر بە خێرا ینی بە لێ شاوێکی زۆر خێرا کۆمەڵێک بەرهەم تۆمارەکە کۆمەڵێک بەرهەم با بڵێن دەرئەکات پێی وایە ئەمە جۆرێکە لە پێشکەوتن بۆ لایەنی هونەری بۆ لایەنی میوزیک ینی ئەمە ئاماژەیە بنەمایەکی زانستی هەیە یاخود ئێمە کەمترین بەرهەممان هەوێ بەڵام چۆنەڵی ئەوەندە دەگمەن بێ ئەوەندە ڕەسەنایەتی پێوە دیار بێ ئەوە باشترۆک لەوەی تۆ چەندین بەرهەمت هەبێ و بەڵام ڕەسەنایەتێکی خۆی لە دەستدا بێ عەلی وەردان شوێنێکە باسی مەقامان ئەڵێ وا نەزانم مەقامانم باسانی و تۆ ئەڵێ لەگەڵ هەموو مەقامێکا خۆم تێگریاوم مەبەستەکەم چییە ئەمانە کە گۆرانیان و تووە پێشەوەی بیڵێن خۆیان لەگەڵ یاژیاون ئەمە ینی خۆشی دڵی بووە بەڵام بە هەمان کات پێژیاوە پێویستی بۆ بووە مۆسیقا بەرهەم بێنە بۆی پێی بژی کەسێکی وەکو عەلی مەردان پێم وابێ زۆر جار لایە کە ئەمڕۆ مۆسیقا تۆمارەکە ئاخۆ قژم جوان دەرچێت لە کلیپەکە ئاخۆ کە ڕاکەم بە دوای کچەکە جوان دەرەکەوم مەبەستەکەم چییە خۆ من دژیەوە نیم گۆڕانکارینەوەی نێ ناتوانێ وەکنەوەی ڕاوێت بەڵام ئامانجی سەرەکی ئەمڕۆ بەگشتی هینێکەیە ئەم لێ شاوەی کە دروست بووە ئەوەی خەمی ئەوەیەتی جلەکانی چۆن جوان بێ لە کلیپەکە چۆن دەرکەوێت ئاگای لەو مۆسیقانە دڵی لەگەڵیان نەژیاوە ئەو شتانی کە
بەرهەمی دڵن ئەو شتانی کە بەرهەمی دڵن زیاتر ئیتر ئینگلیزی بێ فەڕەنسی بێ کە گوێی لێگریت ئەزانی ئەمە لە دڵەوە هاتووە ئەمە شتێکی مرۆڤایانی قوڵە ڕەجی هەیە لە ناو ئەو کەسا و لەگەڵ مۆسیقای خۆیان بەڵام لە کوردەواریاڵە زۆر و بۆر زۆر جار کە زۆرە بێ شتەکان کاڵە بێتەوە خستی نامێنێ بەڕێی من شتی زۆرێ ئەمڕۆ مثلا زۆر گۆرانی هەیە 20 ساڵەمە پێشکرد تۆماکراوە نەوەی نوێژ گوێلەوانەگرێت کێشەی نییە کەچی زۆر مۆسیقا ڕۆژانەیە وەکو ڕەشەبا بەلای گوێمانە ڕێک جای گوێی لێگرین ناچین جاریتی بڵە عادی با گوێ لە مۆسیقای بگرمەوە لاو نامێنێتەوە چکە هینە مۆسیقاکان ئەو نەخەز نەبوونەتەوە هەشە ئێستش ئەمڕۆ مۆسیقا هەیە ئاوا ئەو خەستیە ناڵم ئەمە بەس کەمینەیەکە لەسەر و خەتاڕوە زۆرینەکە وەکو ڕەشەبایەکی زۆر خێرا بەلای گوێ تاڕوە فریان ناکەوێت لە دڵ تا شوێن کا بیرتەچێتەوە بۆیە زۆرینە چەند گۆرانیە گەڵێ و ئەڕوا کەمینێکی کەم ئەمێنەوەکو باشتێکە لە ناومانەکاری مامۆسا ئێمە وەکو کوردستان ینی بەگشتی کۆمەڵە ناوچەمانەیە هەر ناوچەش کۆمەڵە تایبەتمەندی خۆی پێوە دیارە لە هەمان کاتا لە میوزیک و گۆرانیشا تایبەتمەندی بۆ منە ناوچەی هەورامانمانێ ناوچەی شارە زورمانێ دەشتی کۆیەمانێ ئەمانە وەکو نمونە ئەمانە تا چەند ئەبنە ئەوەی کە میوزیکی کوردی ببێتە مێژوویەک بۆ ئێمە بمێنێتەوە ینی چۆن پەرە بەم بەشانەی کوردستان بین کا بە زیندوێتی بمێنێتەوە ڕاستە لە کۆنات و باسەکەم ئەم ڕێگەیان هێناوە بەڵام لە شوێنێکە وەستاوە ئەی چۆن جارێککە ئەمە ڕێگەکە دەرگاکەی بکەینەوە بتوانین کۆمەڵی بەرهەمی جوانتر بۆی کە مێژویەکی جوانترمان هەبێت لەو ڕۆژانە سەری ماڵپەڕی زانکۆی کەمبریج بەریتانیمان کرد سێرم کرد تۆماری دەنگی حقایەت جێڕانەوەی جوولەکەیەکی ناوچەی زاخۆی تایە جوولەکەیەکی ناوچەی سلێمانی تایە کریسیانێکی ناوچەی کۆیە ناوچەی هەولێر ناوچەی سنە ئەمانە هەمووی تۆمار کراوە ئێمە خۆمان ئاگاشمان لێ نییە بۆی ئەو کەسانەی کە کارەکەن لەسەر هینە بۆی تێبگەن گۆڕانکاریەکان چۆنە ئەم پەیوەندی ئەم ناوچانە مەزەن ئەوانی زاراوان هەیە گۆڕانکاری هەیە لە زمانی ئارامیە جا مۆسیقای کوردیش ناوچەی هەیە ناوچەی هەیە بڵیتونەڵێ مەسەنەن سیاچامانە ناوچەی هەورامانە ئەمە شێوەی جیاوازی زۆر هەیە مەسەن هۆرە لە وەکوتم لە سلێمانی و هەتا کرماشان و هەمەدانە حەیران ناوچەی هەولێر و کۆیە و بۆشێ جا ئەم ناوچە جیاوازانە ئەمانە گزارش لە مێژووەکەن ئێمە تۆمارمان نەکردو ئەبوایە ئێستا نەخشەمان هەبێ ئەم نەخشێ هاوکاری کەسێکی مێژوو نووسەکە هاوکاری کەسێکە کە لە ئەدەبی کوردی تێبگا یعنی لە هەموو ڕوویەکەوە هەتا جلوبەرێک ئێستا جلوبەرگ ئەو ناوچەی کە حەیرانەڵێ سەیری جلوبەرگەکەی کە جامانەکان گوڵانکەی پێوێ ئەو ناوچەی کە هۆراڵێ مشتێ بەسن یعنی لە جلوبەرگا پەیوەندی هێجا ئەمانە ئێمە ئەبێ مەسەن نەخشێکمان هەبێت تۆماری ئەم ناوچە جیاوازانە بۆ ئەوەی لە خۆمان بگەین بەس لە لێکۆڵینەوە ئەوەی لە خۆ بگەین ئەو کۆمەلگانی کە لە خۆیانەگەن کە ئاشنان بە مێژووی خۆیان کە ئاشنان بە فەرهەنگی خۆیان کۆمەلگەی تەندروستن هەنگاویان تەندروستانەیە داهاتویان ڕوونترە وەک لەو کۆمەلگانەی کە وەکو کوردەواری نائاشنان بەڕابردووە دەستەکان خۆش بە مامۆستا سۆران حەمەڕۆژ مامۆستای زانکۆ و پسپۆری بواری مێژوو دەست خۆش بۆ زانیاریەکانە بۆ ڕوونکردنەوەکانە بە هیواین هەریەکێک لای خۆمانەوە میشە هەست بۆ بەرپرسیارەتیە بکەین کە دەستمان هەبێت لە خزمەتکردن و زیندوڕاگرتنی هونەر و میوزیکی ڕەسەنی کوردیدا دەستەکانە خۆش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوامە بین بەڵام پشوێکی کورتین و دواترەکەڕین و لەگەڵمانە بن